خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان 48 ساڵ بەسەر دامەزراندنیدا تێدەپەڕێت. یەکێک لە پێناسەکانی یەکێتی ئەوەیە کە ڕووبارێک خوێنی لە بەناو ئازادی و دەستکەوتەکانی ئەمڕۆ ڕشتووە کە سوکاری شەهیدان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند ڕێگەیان بۆ کراوەتەوە کە بتوانن ڕۆڵی خۆیان ببینن لە ناو حەزب و دڵسۆزی خۆیان بنوێنن. ئەوان کە ئازیسترین کەسەکانیان لەدەست داوە ئایا توانراوە خەمەکانیان کەم بکرێتەوە؟ ئایا توانراوە باوەشی یەکێتی باوەشێکی میهرەبان و باوکانە و دایکانە بێت بۆ ئەوانەی کە لە نازی باوکیان بێبەش بوون؟ ئەم شەو ڕەهەند لەگەڵ سێ ئەستێرەگەشە کە سوکاری شەهیدن و ئازیسترین کەسەکانیان لەدەست داوە گفتوگۆ دەکات لەگەڵ بەڕێزان بەڕێزدابانی شەهید ئەحمەد کوڕی شەهید کاگابان بەخێر بێ، بەڕێز ڕەنجین شەهید عەبدوڵڵاه کچی شەهید بەخێر بێ ڕەنجی خان هەرێکە و هەڵبەت پێگە و مەکانەتی تریان هەیە، بەڵام ئێمە لێرەوە کوڕی شەهید و کچی شەهید بانگمان کردن، هەروەها کاک تۆڵەی شەهید کەمالی حاجی ئاغا کوڕی شەهید کە بەڕێزیان لە شاری هەولێرەوە بە سوپاسەوە لەگەڵ ئێمە ئامادە. جا ڕەنجین خان بەڕێستانەوە دەست پێ بکەین لە یادی یەکێتی وەک کچە شەهیدێکە توێ بڵێ چی؟ ئایا یەکێتی ئێوە کە ئازیسترینەکانتان بە یەکێتی بەخشی هەڵبەتە سەدان و هەزاران کوڕ و کچی تری شەهید هەیە کە ڕەنگە مەسەلە من نەمتوانی بێبانگەشتیان کەم بۆ بەرنامەیە یان دەرفەتەکارەوەندەیە توانراوە خەمەکانتان کەم بکرێتەوە یان توانراوە ڕێچکەیەک بدۆزنەوە کە بتوان خۆتانی تێدا ببینەوە؟ زۆر سپاس کاکزانە، سڵاوکەم لە بینەرانی ئازیز و سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی شەهیدانی ڕێگەی ڕزگاری کوردستان دائەنەوێنم و پەیمانی وەفا لێرە و دووپاتەکەینەوە بۆ شەهیدەکانمان کە لەسەر ڕێبازەکەیان بەردەوام بین، هەروەک چۆن یەکێتیش هەمان پەیمانی یاوە. ڕنگ بێ بە شێوەیەکی گشتی ینی نەتوانم بڵێ ئەمەی کە سوکاری شەهیدان بە تەواوەتی مافەکانی خۆمانمان وەرگرتووە. هەڵبەت من لێرە تەنهاوەکو ڕەنگین قسە ناکەم، نوێنەرایەتی تەواوی ئەو خێزانە شەهیداناکەم کە ڕنگ بێ ئێشتانە گەشت بێتن بە بچووکترین مافەکانیان، بەڵام ئەمەش ئەوە ناگەیەنێ کە بە شێوەیەکی ڕەها بڵێن کە سوکاری شەهید پشتگوێ خراوە. ئێمە لە ناو کۆمەلگایە کاژین، ینی ئەگەر کە سوکاری شەهید گلەیەکی هەبێ واتە تەواوی کۆمەلگا گلەیەکی هەیە، ئەگەر کەم و کورتیەک دەرحەق بە خانەوادەی شەهیدان کرابێکەواتە تەواوی هاوڵاتیان لە خزمەتکردنیانە خەلەلێک هەیە. بۆیە نە بە شێوەیەکی ڕەهاتوانم بڵێم کە سوکاری شەهیدان لە پای خزمەتە گەورەکەیان قوربانی گەورەکەیان تەواوی مافەکانیان بەدەستێناوە کە ئەوەش لە ڕاستیە ئەسبابی زۆرە، من دڵنیام لە درێژەی ئەم بەرنامەیە باسی ئەکەین، بەڵام هەتا ئێستش ئەمەوە قسەیەش بکەم کە هەتا ئێستش کە سوکاری شەهیدان و توێژی شەهیدان لە ناو کۆمەڵگەی ئێمەیە ڕێز لێگیراوترین توێژی ئەم کۆمەڵگایان لەبەرەوەی ئەوان جگەلەوەی ئازیزترین کەسەکانیان خۆشەویستترین کەسەکانیان لەدەستداوە خۆشیان بەشێکن لەوەی کە ئێستا ئەم دەستکەوتەی کە هەیە لەسەر دەستیان لەسەر شانیان لەسەر دڵیان لەسەر ڕۆحیان ڕایان گرتووە. بۆیە توێژی شەهیدان توێژێکی کەمنین لە کۆمەڵگاکەی ئێمەیە و خاوەنی ڕێزێکی گەورن. زۆر باشە، بە ئیجازە دەستمە لای کاکتۆڵە. بە کاکتۆڵە سڵاوت لێبێ، بەڕێستان یەکێکن لەو کوڕە شەهیدانەی کە هەڵبەت وەکو وتم لە سەرەتای بەرنامەکاریەکەتان پێگە و پلەی خۆتان هەیە، بەڵام من پێم باش بوو کە لێرەوە کوڕە شەهید گفتوگۆکە بکەین یا وەکو کچە شەهید. لە یادی یەکێتیدا تۆ کوڕە شەهیدێکی فەرماندە کە شەهید کەمالی حاجی ئاغا ئەتەوێ بڵێ چی؟ کە خۆتان نەزان لە هەموو خەڵکی کوردستانیش معلومە شەهید کەمال بە پێوە شەهید دەبێ، ینی نە ئەوە بە سوتفە، ینی شەرمەکە بەرامبەر بە دوژمن خۆی بشارێتەوە، بەڵکو لە کاتی ڕوبەڕووبوونەوە بە پێوە شەهید دەبێ. ئەم قارەمانیەتیە لە چیەوە دێت کاکە تۆڵە لە ناو ڕیزەکانی یەکێتیە بۆ خزمەتی کوردایەتی؟ بەخیرەتنی ئەم یان بەڕێزەکانشت دەکەین. سڵاو ڕێزم بۆ بینەرانیشتان. دیارە شەهید کەمال و نمونەکانی شەهید کەمال
زۆرێکن کە لە ژماردن نایەن ئەگەر باسی قارەمانەتی شەهیدان بکەین و بە پێوە شەهید بوونی فەرماندە سەربازیەکان بکەین لە بە درێژایی مێژوو چجا لە شۆڕشی نوێ چجا لە شۆڕشەکانی پێشووتریش کە خەڵکی پاڵەوان هەموو لە ناو گەلی کورد ئەوانە لە دەرەنجامی هەبوونی مەدرسەیەکە بەوەی کە شۆڕشی نوێش مەدرسە یەشێتی نیشتمانی کوردستان بووە کە فەرماندە سەربازیەکانی وا پەروەردەکرد بۆ خۆیان بە پێوە لە پێش هەموو خەڵکەوە بن و بۆ خۆیان ببنە سەرمەشق و مامۆستا و قەدوەک بۆ خەڵکی دیکە و ببنە ڕێنیشاندەر و نمونەیەکی جوان دیارە شەید کەمال نمونونەکانی وەکو ئەویش لە نەزەری من و زۆرێک لەوانەیە کە بە وجدانەوە بڵێن بوونەتە نمونەی جوان و توانیان کە دەرسێکی جوان و عیبرەتێکی جوان نیشانی دوژمنیشدان کە تێبگەن خەڵکێکی وا هەیە و هەم تەجویع عیشش بێت و بۆ فەرماندەکە و بۆ ڕۆڵە و بۆ نەوەکانی دوای خۆشیان کە ببنە ڕەمزێک و قدوەیە کە لەسەر ئەو ڕێبازە بەردەوام بن کە ڕێبازی بەرگریکردنە کە ڕێبازی دیفاعکردنی لە هەرێمی کوردستان و پاراستنێکیان و هەرێمی کوردستانە ئەگەر من وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە حەزم کرد لە ئەوەی لەو خوشکە بە ڕەزەمت پرسی بێویژدانی ئەگەر بڵێن هیچ نەکراوە بۆ کە سوکاری شەهیدان بەعکسەوە شتی زۆر باش کراوە و هەنگاوی زۆر باش و ئەرێنینراوە لەوە شوێنێ یەکێتی نیشتمانی کوردستان سەرمەشق بووە دەست پێشخەر بووە و زێدەستی دیار بۆ پشتی شێری بەرکەوت و بە هەماهەنگی لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکە هەرێمی کوردستان پرسیارە جدیەکەی لێرە ئەوەیە ئایا ئەوەی کە کراوە دەکرا باشتر بکرێ یان نا یان چۆنیەتی و یان جۆرایەتی ئەو خزمەتانێک کە پێویستە بکرێن بە توێژی شەهیدان ئایا لە ئاستێکی پێویست دابوونیان نا ئایا شتێکی دیکە بکرێت دیاکاری و ڕێزبەندی و پۆلێن کراو هەیە بۆ خزمەتی کە سوکاری شەهیدانیان یەک پاکێژی عامە و ستاندەردێکە دانراوە کە لەوانەیە مەشمول نەبێ بە هەموو تەمەنێک و ڕەگەزێک و بیئێشی جیاوازدا کۆمەلگای کوردی کە خۆی لە سینی شەهیداندا دەبینێتەوە بەڵام لە کۆتازار ئینسان دەبێ ئەو واقعیا ببینێت یەکێتی نیشتمانی کوردستان خزمەتی باشی کردووە بە کەسوکاری شەهیدان و توانیوەتی زیێدەستیدار بێت لە ناو حکوومەتی هەرێم و لە تیمی پەرلەمان و توانیوەتی هەماهەنگێکی زۆر باشە بێت لەگەڵ لایەنە سیاسیەکان چونکە نابێەوە لێ بیرکەین ڕاستە یەکێتی نیشتمانی کوردستان ڕووبارێک خوێنی هەیە و حیزبی شەهیدانە بەڵام لە پێناوی ڕزگاری ئەو وڵاتە لایەنی سیاسی دیکەش بە هەمان شێوە خوێنە ڕۆشت و شەهیدان هەیە و هاوبەشن لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان لەو حکوومەتە لە چینی شەهیدانیش هاوبەش بوون و ولای زالیش من گومانم نیە لەوەی کە هەموو لایەنە سیاسیەکان دەتوانن کۆدەنگ و هاودەنگ بن لەسەر هەر ئیمتیازێک هەر پرۆژەیەکی تەندروست و باش بە خزمەت بە چین و توێی شەهیدان. بەڵێ کاک تۆڵە لە یادی یەکێتیدا چەند گرنگە یەکێتی باشتر و تۆکمەتر خۆی نوێ کاتەوە و هەنگاوەکانی گەشە سندوتر بێ بەوەی خزمەتی کۆی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات. کاکزانە ئەلێرە ئەوە پرسیارێکی جددیە بەڕاستێکەوەی جەناب دەیکەی ئەلێرە گرنگی یەکێتی نیشتمانی کوردستان لەم ڕۆژەدا هەنگاوێکی گرنگ هەیە کە بینێ ئەوش ئەوەیە ئایا چۆن دەتوانێت پەروەردەکردنی ڕابردووی کادیرەکانی بە ئایدۆلۆژیەتێکی نوێوە دوای 48 ساڵ لە دروستبوونیەوە ئیدامە پێدات یان چۆن دەتوانێت ئەو شعورێک لە لای کەوادیر یەشێتی وە بزاد لە ڕۆڵەکانی یەشێتی دروستکە کە هاوبەشن کە بەڵێ خاوەنی ئەو حیزبن کە بەڵێ بەشێکن تێیدا لە نووسینەوەی مێژوو سەرکەوتن و لە کارەساتەکانی بەسەر یەشێتی داهاتوون ئەوە گرنگە ئەلێرە قیادە سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان بێت لەو زاویەوە دەست پێ بکات ئایا من چۆن دەتوانم بێم هاوبەشیان پێ بکەم چۆن دەتوانم بێم بۆ ئایدۆلۆژیەتە پەروەردەیان کەم وەک چۆن لە ڕابردوودا خەڵک پەروەردە دەکرا کادیرەکان یەکێتی نیشتمانی کوردستان پەروەردە دەکات تێیدا ئێستا هەمان سیستەمە بەڵام دەکرێت بە مۆدیلێکی جیاواز لەبەرەوەی سەردەمەکە گۆڕاوە و دەکرێت سوود لە هەموو ئەو پێشکەوتن و گۆڕانکارانە وەربژیرێت بۆ جارێشکە یەکێتی بتوانانی عادەیەکی خۆی بکاتەوە بە ئایدۆلۆژیەتێکی تازەوە کە کۆنکریتی بێت و ئیدامە بە ڕێباز و شەهیدان و خوێنی شەهیدان بدا. بەڵێ زۆر باش کاک تۆڵە گەڕێمۆلات کاکتابە تۆ کوڕی شەهیدێک لە یادی یەکێتی ئەتەوێ بڵێ چی بەر لەوەی بچمە ناو تەفاسیلی پرسیارەکانی تر. سەرەتا درود بۆ ڕۆحی پاکی سەرۆک مامجەلال و تەواوی شەهیدانی ڕێگای ڕزگاری کورد و کوردستان ساڵیادی دامەزراندنی حزبی شەهیدان لە کەسوکاری شەهیدان و تێکۆشەرانی یەکێتی و جەماوەری خۆڕاگری کوردستان و تەواوی ئازادی خوازان پیرۆز بێ. من ئەمڕۆ ئەگەر باس لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەیت
تایبەتمەندێتیەکی خۆی هەیە لە چاو هەر پارتێکی سیاسی ترە دیارە لە قۆناغی دەستپێکردنی یەکێتیەوە ئەم حزبە خاوەنی دنیابینێکی نوێ بووە بۆ سیاست بۆ کاری دیبلۆماسی بۆ شێوازە جۆر بە جۆرەکانی خەباتی چەکداری لە عێراق و تەنانەت لە پارچەکانی تری کوردستانیشدا یەکێتی بۆ هەموومانە ڕوئیاکی تایبەت بە خۆی هەبووە و لەو ڕوانگانەوە کۆشانی کردووە و استراتیژێکی خۆیدا ڕشتووە لەم چوارچەوەیەشە کە ئەم حکوومەتە خۆجێی کە ئەمڕۆ ناوی حکوومەت هەرێمی کوردستانە لێ بەرهەم هاتووە ئەمە هەوڵە دەین لە درێژەی باسەکانە قۆناغ بە قۆناغ هەم باسی ئەو کارانە بکەین کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کە سوکاری شەهیدانی کردووە و خەمانەشی کە هێشتا ماون بەڵێ ئەو خەمانەشی کە ماون و ئەو دەرگایانشی یەکێتی کەواڵای کردووە بۆ کە سوکاری شەهیدان و بۆی پەرە بە تواناکانی خۆیان بدەن وەکو پێتم وت بناغی ئێمە یەکێتی حزبێکە بە بناغەیە ئەم بناغەیەش پێک دێت لە کە سوکاری شەهیدان و شەهیدەکانی و ئەم مێژوە دوور و درێژە کە هەر یەکەیەکمان 48 ساڵ عیلەکانمان مێژوو هەیە لەگەڵم حزبا بووەتە بەشێک لە کللتوری حیاتیمان ینی بۆ هەر تاکێکمان ئەنی ئەمە وای لێ هاتووە چۆن ئەڵێن کللتور و عادەتی کوردەواری بەو شێوەیە یەکێتیش لەما بەشێکە جزئێکە لەناو ئەم کللتورا کە لە ژیانمانە داگیری کردووە چونکە تێکەڵێکی ڕۆحی و خوێنی هەیە جۆرێک لە پیرۆزی لە لای هەر تاکێکمان وەرگرتووە و مهمێتی وەزەمینی مانەوەی یەکێتی سڕی مانەوەی یەکێتی هەر ئەلەوێ ئەنی تۆ تەماشاکەی هەر بارودۆخێک دێ هەر دۆخێکە لە کوردستان لە ناوچەکە دروست ئەبێ و تەسیراتی ڕاستەوخۆی بۆ سەرێکێتی نیشتیمانی کوردستانە بێ تەنانەت لە ناوخۆی یەکێتی شابینی کە سوکاری شەهیدەکەت دێت ڕای ئەگرێ و ئێمە ئەمە ئەبێتە دەلیلی مانەوە و گرنگیکردنی یەکێتی و سەرکەوتنی یەکێتیش هەر لی ئەوە دووبارە خۆی کۆکاتەوە خۆی داڕێژێتەوە بەرەو قۆناغ بە قۆناغ بەرەو هەنگاوی باشتر هەنگاوش کاکتابندی لەسەر خەمەکانیش ڕەنجی خان ئەکرێ بڵین ینی لە چاو ئەو قوربانیە زۆری کە بەخشیوتانە کە سەرەتاوتم ئازیسترینەکانتان بەخشیوە بە یەکێتی و بە کوردستان یعنی چاوتان لەوەی یەکێتی چیتر بکات خۆت وتت من هەروەکو ڕەنجی قسە ناکەم وەکو بۆ نمونە هەزاران کچە شەهیدی یەکێتی قساکەی ئەبێت چیتر بکات چۆن بتوانێت یەکێک مەسەلەن کە ڕەنجی خان ئێستا لەسەر شاشەی تەلەڤیزۆنە بەڵام ڕەنگە یەکێک کچە شەهید بێ و تر لە شەرمایە لە هەر شێواز چۆن بدۆزرێتەوە چۆن بتواندرێت نازی هەڵبگیرێکە ئەو باوکی بەخشیوە زۆر سواس دەکەم بۆ ئەم پرسیارم کاکزانە ئێمە بێ جیاوازی لە نێوانی دوو شتا بکەین دەرحەق بە کەسوکاری شەهیدان کەسوکاری شەهیدان لە ناو موئەسەسەی حیزبە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە و کەسوکاری شەهیدان لە ناو وێنە گەورەکە کە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەگەر ئێمە توانیمان لەم دوو جێگایە سەری بنەماڵی شەهیدان و کەسوکاری شەهیدان بکەین و هەڵی بسەنگێنین ئایا ئەزاین کەم و کورتیەکان لەکوایە من بە ویژدانەوە قسەیەکەم ڕەنگ بێ وەکو حیزب وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دەرحەق بە شەهیدەکانی بە کەسوکاری شەهیدانی بارێکی گەورەی کەم تەرخەمی نەتوانین بخەینە سەرشانی بۆ بە دەلیل پێتەڵێم لە برەوەی بەشێکی زۆر لە مناڵی شەهیدەکان لە ناو ئۆرگانەکانی یەکێتیان ئەگەرچی بەشێکیان خۆیان حەزیان لێ لەسەر ڕێبازی باوک و برا و کەسوکار و دایک و خوشکەکانیان بەردەوام بن و بەشێکیشیان یەکێتی نەیتوانیەوە فەرامۆشیان بکات و ئەگەر سێری ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتیش بکەین ئەبینین کە ڕێژەیەکی بەرچاوی ڕۆڵەی شەهیدەکان برای شەهیدەکان خوشکی شەهیدەکان لە ناو پەرلەمانی شەهیدەکان بەڵێ بوونیان هەیە و ئەمە درێژە بێتەوە بۆ ناو پەرلەمان و بۆ ناو کابینەی حکوومەت و بۆ ناو ئەنیتر لە بەرزترین پێگە و بیگرە هەتا خوارەوە ئەتوانم بڵێم لێرەیە تا ڕادەیە کەسوکاری شەهیدان خاوەنی پێگە و مەکانەت و خاوەنی سەروەری خۆیانن لێرەیە ئەگەر بێم لە ناو ڕوبەری حکوومەتی هەرێمی کوردستانە قسە بکەم کە ئێمە باز لە حکوومەتەکەین باز لە یاساکەین مە بەستمان یاسایە ئایا کەسوکاری شەهیدان لەژێر سەبەری ئەو یاسایی کە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان دەری کردووە لێرەیە گەیشتون بە ماف و ئیمتیازاتەکانی خۆیان پێم وایە نقطە گەورەکە لێرەیە چاڵە گەورەکە لێرەیە خەفەتە گەورەکە لێرەیە کە ئێمە
لە نەبوونی قانونایان لە نەبوونی قانونمان هەیە ئێمە هەتا ساڵی 2009 خاوەنی قانونێکی باش بووین کە تا ڕادەیەک بە ئینسافەوە بە یەکسانی بە چاوێکی باوکانەوە لەگەڵ کەسوکاری شەهیدانە تەعاملی کردبوو مادەکانی تا ڕادەیەک دەرحەق بە کەسوکاری شەهیدان و قوربانیەکانیان ئەتوانین بڵین باش بوو بەڵام بەداخەوە ئەو یاسایە کە ساڵی 2009 کە ئەو کاتی کە خات و چنار سەعەت وەزیری شەهیدان بوو ئەنی زەربەیەکی ئەوەنە گەورەی لەو قانون لەو لە کەسوکاری شەهیدانە کە پێم وایە ینی جارێکی ترەوە لەو کاتەوە چەند هەوڵی تر ئەدرێ لە لۆبی ئەکرێ لە دەرەوە لە ناوەی پەرلەمان لە ناو ئەنجومەنی وەزیران جارێکی تر زەربەکە ئەوەیە کە زۆرێک لە ماف و ئیمتیازاتەکانی کەسوکاری شەهیدانی کەم کردەوە ینی پلەبەندیەکی بۆ شەهیدان دانا کە ئەمە بەداخەوە لە هیچ یاسایەک لە وڵاتەکانی دەوروبەرمانە ئەوانەی کە قانونی شەهیدانیان هەیە بە نمونە وڵاتی ئێران بە نمونە زۆر نەڕۆین حکوومەتی عێراقی ئەگەر بەراوردی بکەین یاساکەی ئێمە زۆر مچحیفە ینی زۆر دڵڕقە بەرامبەر بە کەسوکاری شەهیدان ینی تۆ ناتوانی خوێنی باوکی من و خوێنی باوکی کەسێکی تر جیاوازی تابکەی ئەمە ناکرێ ینی ئەمە خەلەلێکی گەورەیە ینی خوێنی باوکی هیچ کەسێ لە هی ئەوەی تر ئاڵتر نییە سوورتر نییە گەشتر نییە زۆر ڕێزم هەیە ینی بۆ سەرکردەیەک بۆ مناڵی سەرکردێک ئەگەر سەرکردەکەمان لەسەرەوە پلان داڕێژەری شۆڕشەکەمان و بزوتنەوە چەکداریەکەمان بێ بەڵام پێشمەرگەکانمان لە خوارەوە جێبەجێیان کردووە پێشمەرگەکانمان سنگیان ناوە بەگولەوە بۆیە ئەم جیاوازیکردنە لە بینی شەهیدێکی سەرکردە و شەهیدێک لە پلەیەکا و لەگەڵ پێشمەرگەیەکە هەر خۆی لە خۆیە ئەمە نیگەرانیەکی دەرونی بارگرانیەکی دەرونی و ویژدانی لەسەر ڕۆحی کەسوکاری شەهیدان دروست کردووەکە ئەمە ویژدانێکی زینووی ئەوێ کە ئەمە ڕاست بکات ڕەنگە پلەبەندی سەربازیەکە گونجاوتر بێ بەڵام تا ڕادەیەک بڵێ ینی قسەکە لەسەر ئەوەیان نییە ینی هەر کەسێ بە ڕوسپەی خۆیەوە شەهید بوو بێ مافی خۆی بە پێی پلەکەی وەربگرێ بەڵام بە شێوەیەکی گشتی لە ناو شەهیدانە پلەبەندیکردن ئەمەیان کارێکی باش نییە ئەمە لە عێراقیشە ئەمە بوو بە یاسایان ڕێنمایی لە وەزارەکە خێر یاسایە ئەمە یاسایە و لە ناو یاسای ژمارە حوتی ساڵی 2009 جێگیر کراوە و خەلەلی زۆر تایە یاسایە گەر ئێمە لەم بەرنامەیە باس لە کەم و کوڕیەکانی ئەتوانێت چی بکات یان چی کردو بۆ ئەوەی بتوانێت یاسایەک دەربکات کە بۆ نمونە ڕەنگە ئێستا کوڕە شەهیدێک وڵای دوێنێ لە هەولێر کوڕە شەهیدێک هاتە بەردەم وتی نەمدۆزیەوە ئێستا ینی سوتفە بوو وتی ئەو 2000 من بەرنامەت کردووە لەسەر کەسوکاری شەهیدان من بانگ ناکەیت کوڕی شەهید بوو مەسەلەن ینی پلانم هەبوو لەو لەحزەی ئێستش بۆم نادۆزرێتەوە ینی ڕەنگە سەدانی ئەوها هەبێت کە ئێستا بەرنامەکە بینەڵێ بۆ من کوڕە شەهید نیم بۆ منیش کچە شەهید نیم خۆی ئەبێ یاسا ئەمە ڕێخانەوە ینی یەکێتی چی کردو بۆ بابەتە یەکێتی ئێستا پێم وایە ئەگەر هەڵە نەبم پرۆژە یاسای هەموارکردنەوەی ئەم قانونە هاتۆتە ناو پەرلەمانی کوردستانەوە من نازانم ئایا دەرفەت ئەبێ لەم خولەی پەرلەمانە ئەم یاسایە هەموار بەداخەوە ینی کە نەتوانرا ئێمە هەوڵێکی زۆرمانە بەڵام خۆتە زانی کێشە سیاسیەکان ئەوەندە گەورە بوون ینی تەختەی بابەتە زۆر گرنگ و حساسەکانی چینەکانی کۆمەلگای کردبوو کە زۆر پرۆژە یاسایی تریشە بۆ کە نەتوانراوە بۆی ئەو نیزاع و ململانە سیاسی نێوان حیزبەکانەوە لە پەرلەمانی کوردستان لەم خولەیە تێپەڕێنرێ و ئەم پرۆژێش بە هەمان چارە نووسڕۆژ هیوادارم لە خولی داهاتووی پەرلەمانە یەکێتی سەر هەر وەکو چۆن ینی وەکو کاکەدابان ئاماژەی پێکرد و هەروەکو چۆن تێش و سەرمایە گەورەکە یەکێتی نیشتمانی کوردستان کەسوکاری شەهیدانیەتی و لەگەڵ شەهیدەکانیەتی ینی ئەوەی کە تا ئێستا یەکێتی لەسەر دەستەکانی هێشتۆتەوە بەشێکی گەورەی جگەلەوەی کە پێگەی یەکێتی خۆیەتی پێگەی ناوچەی پێگەی نێودەوڵەتی خۆیەتی بەشێکی گەورە ئەم توێژەی کۆمەلگایە کە ناتوانن واز لە یەکێتی بێن کە ناتوانن دەستبەرداری یەکێتی بن لەگەڵ بوونی گلەیەکان لەگەڵ بوونی گازندەکان لەگەڵ کەم تەرخەمی یاساکان بەرامبەر بە کەسوکاری شەیدان بەڵام ئێشتا ئەوان ناتوانن هەر دەست لە ملانی یەکێتین و ناتوانن بۆی خوێنی شەیدەکانیانەوە واز لە یەکێتی بێنن بۆیە ئەرکی گەورەی یەکێتیە ینی سەرمەشقی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان ئەبێ یەکێتی بێ لە خاوەنداریتیکردن لە کەسوکاری شەید هەروەکو تا ئێستا کردوێتی ئەبێ ئەم مەلەفی گەورەی یەکێتی بێ قەزیی گەورەی یەکێتی بێ بەداخەوە ینی من زۆر جار هەست بەواکەم ینی ئەو کاتەشی کە لە عێراق بووین لە ناو پەرلەمانی عێراقیشا ینی
قانونەکانی شەیدان زۆر بە هەند وەرناگیرا، ینی ڕاستە تۆ بەڵام هێشتا یاساکەیەوان لە ئێرە باشترە. ئێشتا لەگەڵ ئەو گلەیانەش یاساکەی عێراق بە بەراوردکردن بە یاساکەی هەرێمی کوردستان لە ڕێی احترامگرتن لە کەسوکاری شەیدان بۆی کە ئەوان هەویەکیان هەیە لە هەموو دام و دەستگاکانە ئەولەویەتیان هەیە بۆ کاربڕێکردن. جگە لەوەش لە مافە داراییەکانە بەڕاستی دوو هێندە زیاتر لەوەی هەرێمی کوردستان خزمەتیان کراوە. زۆر باشە. کاک تۆڵە ئەکید مەسەلەن تۆ بەڕێزت وەکو کوڕە شەهیدێک خەڵکی تریشە بینی کە مەسەلەن ڕەنگە هاوسەنگەری باوکت بوو بێت یان ینی شەهید بوو بیان پێش ئەو یان دوای ئەو شەهید بوو بێت مەسەلەن یەکێتی ئەبێت چی بکات بۆ ئەوەی هەمووان ببینێت و بتوانێت تەوزیفی مەوهیبە یان توانای هەموو ئەو کوڕە شەهید و کچە شەهیدانە بکە لە هەر کوێیەکە لە باڵەکایەتین لە بادینانن لە هەولێرن لە قەراج و کەندێناوەن لە گەرمیانن لە چەمچەماڵن لە ڕاپەڕین و پشدەرن یان لە سلێمانی و شار باژەر و قەرەداغن بتوانێت یعنی کەس هەست بە خوبن نەکات. چی کردووە و ئەبێت چی بکات بەڕێز کاک تۆڵە؟ کاک زاناجان بۆ ئەو بابەتە ئەوە دوو دیوی هەیە. یەکیشان ئەوەیە ئایا یەکێتی چۆن دەتوانێت ئیستثماری ئەو تاقەیە بکات لە کوڕکسی شەهیداندا وجودی هەیە. دیوی دووەمیان ئەوەیە ئای ئیمتیازی چی بداتێ. لە نەزاری من وایە لە مەسەلەی ئیمتیازدان پێویستە پێوەرش عادیلانە هەبیت ئەوەی ئایا چی ئیمتیازێک بدرێتە شەوێت چونکە لە 2000 شەهیدا ڕەنگ بێ مەرتەبەی ڕوتەب هەبی هەر کەسە بە پلەی خۆی بەڵام لە 2000 ستاندەردێک هەبی ئەو ستاندەردێکێتی دەبێت لە حکومەت معالەزەی بکات چونکە پێدانی ئیمتیازات بە کەسوکاری شەهیدان ئەو پاکێجێک کە تیمی پەرلەمانی بە هەماهەنگی لایەنە سیاسیەکانی دیکە دەتوانێت بیچەسپێنێت بۆ پێدانی ئیمتیازات لە کەسوکاری شەهیدان. ئەوەش ئیشکالێکی دیکەی هەیە کە ئایا هەموو ئەوانەی لە وەزارەتی شەهیدان تۆمارکران فعلەن شەهیدی ڕاستین بەڕاستی ڕێش شەهید بوون شەهیدی سەنگەرن ئەوەش بەشێکە لەوە ئەو کێشەیە ئەنی دەبێت ئەمە واقع بین لەوەی ئایا ئەوە تا ئێستا کۆمەڵک تعلیمات هەیە قوانین کە کەم و کوڕی تێدایە لەبەر خەلفێتێک هەیە لە پشتی ئەو یاسانەیە کە دەرکراوە کەم و کوڕیکە هەیە ئەسڵەن ئایا کونیە هەیە تا ئێستا وەکو یەکێتیش ئایا کونیە هەیە وەکو حزب ئەو پرسیارێک زیە ئایا هەیە یان یاگەر هەیە کووە بۆیە مەسەلەی پێدانی ئیمتیازات ئەوە بابەتێکی جیاوازە پێویستە عەدالەتی تێدابی بەڵام وەکو یەکێتی گرنگە ئیستثماری توانا و لێهاتووی ئەو وزە و تاقەیە کە کچ و کوڕی شەهید هەیەە وەلەوەدا واجبی حیزبە یەکێتی بێت دەرفەتێکی جوان و یەکسان بڕەخسێنێ لەسەر ئەساسی لێهاتووی کچ و کوڕی شەهید ئایا کوالیفیکیشنی ئەو کوڕکچە شەهیدە لە ئاستێکدایە و بە کەڵکی کوێ دێت دەکرێت لەشی ئیسفادەی لێ بکرێت پرسیارەکە ئەوەیە ئایا هەموو ئەو کوڕکچی شەهیدی لە ناو حزب لە ئۆرگانەکانی حزب لە ئیشدان ئایا لە ئاستی پێویستدان یان لە حکومەتن یان لە پەرلەمانن یان لە بەغدان تەمان لەگەڵ احترامم ئایا لەوێدان بۆیە گرنگە ئەمە ئەوە ڕاست بکەینەوە پێدانی پۆست و پلەپایە بە کوڕکچی شەهید زۆر گرنگە یەشێتی ورد بێ لەوەی لەسەر ئەساسی لێهاتووی بێت لەبەرەوەی ئەگەر لێهاتووی تێدا نەبوو هەر ئەو کوڕکچی شەهیدەیە لەوانەیە قانونێکی لەبەردەست بڕات کە خزمەت بە کەسوکاری شەهیدان نەکات کاکە تۆڵە پێچی گرفتێکی تەکنیکی هەبێت سوورەکەت زۆر باش نییە منە گەڕێم وڵات ببوورە تەکمیلی قسەکانت دێمە وڵات ینی دەنگ باشە سوورە باش نییە کاک جابان ئەلبەت تۆ ئەندامی مەکتەبی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانیشی لێرەیە چ گرفتێکە ڕۆژانە ڕوبەڕووی ئێوە ئەبێتەوە مەسەلەن هاوڕێکت لە گەرمیان کە کوڕە شەهیدە یان لە ڕاپەر لە هەر شوێک بێت مەسەلەن گلەی بکات کە نەیتوانیوە یان غەدری لێکراوە کا کارزان من بەرنامەی جەناب دەرفەتێکی باشە بۆ ئەوەی کۆمەڵێک شتی سەیر و سەمەرە لە کەیسی شەهیدانە باس بکەین و طبعاً زیاتر ئێمە ڕووی ڕەخنەکانمان بەرەو حکوومەتە ئێمە دوو کە سوکاری شەهیدان لەسەر دوو ئاست ڕەخنیانێ ئاستە حزبەکە کەمترینە حکومەکە زۆرترە بۆچیش ڕەخنە لە حەزبە ژیرێ مەسەلەن ئێمە وەکێکی نیشتیمانی کوردستان خاوەن 26,144 شەهیدین زیاد لە 20,000 شەهیدی سەنگەرن و لە قۆناغی 75 بۆ 2023 کە کۆتا شەهیدمان شەهیدی فەرماندە شەهید ئاکان بوو
ڕۆحی شاد بێ ئێمە شەهید دەدەین و قورسایی کەسوکاری شەهیدان و ئەوانەی کە چاوێن لە یەکێتیە لەم سنوورایە و جەماوەری پێکێنەری جەماوەری یەکێتی ئەمە ئەیانە مەسەڵەن کۆمەڵێک کەیسە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان لیژنەیەکی تایبەتمەندمان بۆ پزیشکی دروست کردووە لە کاتێکاوە ئیشی حکوومەتە بیکانەك ئیشی حەزب بە یاساش پێشتر ڕێک خراپ و ئێستا باسێکم کە چۆن ئەڵام وەشاندوێتەوە بە بەردەوام دەم ئێمە ڕۆژانە کێشە و معاناتەکانیانەوە ئەڕۆین ئێستا ئەنی با ئەربەوەی قانونەکان هەنێشتی سەر و سەمەرەی شەیدانت لە کوردستانە بۆ باس بکەم لە هیچ عالەمان نەبووە جینۆساید بکرێت ڕووفاتەکانی لە بیابانی عەرعەر فڕە بدرێت حکوومەت ئامادە نەبێ بێنێتەوە طبعا بەم قانونە تازە قانونێکیان دەرکردو بە ناوی چاکسازیەوە ئەو قانونە هێنانەوەی ڕووفات و ئەو شتانە بە هیچ شێوەتیا باس نەکراوە ئێستا ئەڕۆمە تەفاسیلەوە لە هیچ عالەمانە بووە 64 نوع پلەی شەید هەبێ لە دنیا شتی وانە شەید بە 64 نوع چۆن یعنی ئێستا لە وەزارەت شەیدان 64 نوع عینوان هەیە بۆ شەید 64 نوعەیە طبعا ئەم کەیسە بەنسبەت حکوومەتی هەرێمەوە کەیسێکە کە تاکو ئێستا بابەتیانە پسپۆرانە ئیشتیان نەکراوە چ لە ئەساسی کەیسی جینۆسایدا چ لە ئەساسی شەهیدانە مەسەلەن یاسای شەهیدان کە وەختی خۆی دانراوە ڕەنگە خەرجی بەکاربردنی مانگانی تاکێک وەکو ئێستا نەبێ ئێستا سێقات بووە وانە بۆ هەر تاکێکمان بەڵام ئێستا تۆ شەهیدێک موچەکەی لە 500,000 دەست پێکە ئەم شەهیدە 3-4 مناڵی لە بەرخوێندنە خوێنێ لە زانکۆیە لە مەکتەب ئایا بە 500,000 ئەتوانێ بژێ ئەمە پرسیاری دواییان جیاوازی موچە مەسەلەن جیاوازی موچە لە نێوان خانەنشین بۆ شەهید ئەگەر لیوایەک ئێسمە 4-5 لیوامان لە شەڕی داعش شەهید بوونە ڕوحیان شاد بێت لەگەڵ ئەو لیوانەی کە پێشتر هەبووە مەسەلەن لیوایەک لەو لیوانەی کە کۆن بوونە کە شەهید بوونە مانگی ملیۆنێک و 92,000 وەرەگرن بەڵام لیوایە کە خانەنشین بێت و ماوە و زیندووە و تەمەند درێژ بێت 2,400,000 وەرەگرێ موچەی خانەنشینی شەهید خانەنشین 120 پێشمەرگە زیادەکە ئەگەر پێشمەرگە بی جەنابەت خانەنشین بی 120 موچەکە زیادەکە بەڵام ئەگەر شەهید بی 180 بۆ 90 موچەکەت کەمەکە مەسەلەن جیاوازێکی زۆر هەیە لە نێوان شەهیدی ئەم حزب و ئەحد ئێمە هەتاکو ئەو دقەی وەزارەتی شەیدان لە لای ئێمە بووە هیچ جیاوازیەک لە نێوان حزبەکانە نەکراوە بڵێ ئەوە شەهیدی فلانە حزب ئەوەی یەکێتی ئەوە بکە بەچی جیاکراونەتەوە کاکداوە جایە مەسەلەن دۆسیەمان جایە هەمووی جایە هەر شەهیدێک دۆسی تایبەتە بەوەی کە حزبەکەی خۆی وەختی خۆی تاییدی کردووە شەهیدە کۆنەکان هەمووی دیارە ینی مەسەلەن لایەنێکی دیاریکراو کە ئەویش بڵێن پارتی دیموکراتی کوردستانە ئەوان چوونە مەسەلەن هاوڵانی بارزانی کە بە قانونێک ئەویان کردو مەرسومی هەرێمیان بۆیان دەرکردو هەمویان کراونتە پلێ عسکەری بە عەقید و عەمید و ڕاوێژکار بەڵام هینان ئێمە ئەوانەی کە شەهیدی من هیچی نەکراوە ینی منیسە هەنێ وردەکاری نا ئەو پلێ عسکەرانیان بۆ نەکراوە بە کۆمەڵک عینوان کراوە عینوانەکان مەسەلەن پەیوەندی 76 و کادری سەربازی پێشکەوتوی پلە 2 پلە 3 و کاری فەرماندەی و بم شێوە کراوە ینی ئمە گەربیانی ئەم دۆسیانە نەقلی سەر عێراق بکرێت یەک کۆمەڵ ئیشکالەتی گەورە دروستە بێ یەکێکتر لەوانە مەسەلەن ئێمە لێرە مەسەلەن شەیدم نیشتیمانەیە ینی کە ئینسانێک شەهید بێت ڕاستە هەر ئیتیجاهێکی سیاسی جیاوازێ بێت لە کۆتای شەیدم نیشتیمانەیە مەسەلەن کاتێک شەیدێکی ئێمە ڕەنگەی سەکاک تۆڵە بزانێت لە شەیدانی سنووری باڵەکایەتی هەولێر سەلەن هیچ شەیدێک نییە لێرە هی لایەنێکی تر بێت و زەوی وەرنەگرت بێ بەڵام ئەوانەیە 1212 شەیدمانەی هەتاکو ئێستا ئامادەنی زەویان بدەنی کە لە سنوورێکی کە لەسەر خاکی کوردستان لەسەر خاکی کوردستان شەید بوونە ینی کاک شەید ئاکام ئەوە چەند مانگە لەو کاتەوەی کە شەید بۆ مامەڵاتەکەی لە ناو مؤسسەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لە سەرۆکایەتی هەرێم و ئەنجومەنی وەزیران هەتاکو ئێستا مەرسومێکی بۆ دەرناکەن شەهید وا هەیە 33 جار طبعا ئەم بۆیە باسیم کابینەکەم ئەدای ئەم وەزیرە بەڕێزە خراپترین ئەدا بووە کە لە مێژووی حکومڕانی کوردیە هەبووە شەهید وامان ینی مامەڵەی وا هەبووە 33 جار چۆتە وەزارەتی شەیدان واتۆتەوە اینجا بۆ ئەنجە بەجێنەکە 33 جار کەسێک لە گەرمیانەوە لە هەڵەبجەوە بچێتە ئەوە بێتەوە بزانم
چۆنە مەسەلەن لە کۆی ئەم 20,000 شەهیدە سەنگەری یەکێتی کە ئێمە هەمانە 34 شەهیدمان هەیە تەن هەمویان ئەندامی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی بوونە کە شەهید بوونە زیاد لە 610 شەهیدمان لەم 20,000 تا ئێستا پلێ هەیە لە کاتێکە نیوەی زیاتری هەمووی یەکێتی بەوە بەناوبانگ بۆ هەمیشە فەرماندەکانی شەهید بوون هەمیشە فەرماندەکانی لە پێشەوەی بەرەکانی شەڕدا بوونە 610 شەهیدمان بە پلەی ینی لە 525,000ەوە هەتاکو کۆتا پلەکە دیاریکراوە موچی بۆ بەسراوە ئەو دوای بۆی نەکەوە ینی کۆمەڵێک مەسەلەن لەم قانونە با من هەندێک تەفاسیل لەسەر ئەم نەگەر کاتی هەواڵانم ئەوە نەکەم چەند خولەکێکی ترتە دێنێ بەڵێ مەسەلەن ئێمە وەختی خۆی قانونی کۆمەڵێ دەستگای شۆڕشی گەلی کوردستانمان هەبوو ئەوە پێش وەزارەت شەیدان کرد دوایم وەزارەتە لەگەڵ ئەوەی ترا ڕێک یەک خرایەوە و کرا بە وەزارەت شەیدان ترم وەزارەتە کۆمەڵە قانونی بۆ دەرچوو مەسەلەن قانونی ژمارە هەشتی ساڵی 2006 یاسای ژمارەنەوەی ساڵی 2007 یاسای ژمارە حوتی ساڵی 2013 یاسای بێسەر و شوێنبووان یاسای سندوقی پشگیریکردن بۆ کەسوکاری شەیدان و پەرپێدان بە تواناکانی کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان دیارە ئەم یاسانە دەرکرا کۆمەڵێک یاسا بوون و دوایی هەموارەکرانەوە زایدەن قانونی یاسای ژمارە 9 ساڵی 2007 لەم کابینەیە هەستان چیان کرد ئەستان تەواوی ئەم یاسا و ڕێنمانیان ئیلغا کردەوە باشە یاسان ئیلغا کردەوە یاسایەکیان دەرکرد بە ناوی یاسای چاکسازی لە موچە و دەرماڵەی خانەنشینی و لە هەرێمی کوردستان بەخشین و خانشینی هەرێمی کوردستان لەم یاسا تەبعاً یەک فەقەرەی شوملی شەیدانەکە تەنها ئەڵێ یەخستنی مافی امتیازاتی کەسوکاری شەیدان و فەراکراوان و زیندانیان و گیراوانی سیاسی لە هەرێمی کوردستان لەبەر ڕۆشنایی یاسا بەرکارەکان تەواو ئەم بڕگەیە لەگەڵ ئەڵێ چی یەکەم شت تەواوی ئەو یاسا و ڕێنمانە ئیلغا کاتەوە کە پێش خۆی هەبووە هەندێک لەم ئاماژەشی نەکردو بەچی یاسایەک تەنها ئەم یاسا لە پەرلەمان دەرچووە و دواتر هەستاون سەرۆکی حکوومەت و وەزیری شەیدان لێرە مماتەڵە کراوەتە ئەم کەیسەوە هەستاون بە ئارەزوی خۆیان دەستکاریان کردو مەسەلەن یەکێک لەوانە وەزیری شەیدان پەیڕەوێکی دەرکردو بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە جاران کوڕکچی شەید دەگەر شویان بکردایەت گیان هاوسەرگیری بکردایەت 5 میلیۆنیان پێدرات ئێستا کردوانتە میلیۆنەوە میلیۆنەکەشیان بەستووەتەوە بە بارودۆخی دارایی بۆ ئەوەی مەجالیان نەبێ بە ئارەزوی خۆیان بیدێنیان ناشی دەنێ مەسەلەن جاران تێچووی نەشتەرگەری ئەوانە بۆ کەسوکاری شەید خەرجەکراوە ئەوان هێشتووە مۆزوعی موچەی وارزی شەیدان بۆ پلەیەک و پلە دوو ئەوانەشیانە هەمووی ئیلغا کردوەوە بە کۆمەڵی قانون و ئەوانە پێکیانەوە بەستوتەوە لەوەشی سەیر و سەمەرەتر تەبعانەما گەر لەم وڵاتە ئەگەر ینی قانون 100% جێبەجێ بکرێت دەبێت ئەم وەزیرە بەڕێزە دادگایی بکرێت لەبەرەوەی چۆ چ کردووە مەسەلەن ئەڵێ هەڵوەشانەوەی پەیڕەوی ژمارە 2 ساڵی 2008 سەبارەت بە دیاریکردنی موچەی شەیدان تەمانم پەیڕەوە لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرچووە و ئەم یاسایانەشی هەمووی لە پەرلەمانەوە دەرچووە کە یاسا دەرچوو بەس پەرلەمان ئەتوانێت ئیلغای بکاتەوە یاخود هەمواری بکاتەوە نە سەرۆکی ئەنجومەنی وەزیران نە وەزیر بووی نییە ئەین بکات لەم یاسای چاکسازیەشە ناڵێت ناڵێت فلان یاسایان ئەوە هەڵوەشێنراوەتەوە ئەڵێ بە پەیڕەوێک جێبەجێکرێت بۆ ئەوەی مەجای تیابێت بە ئارەزوی خۆیان دەستکاری کرد اینجا خاڵێکی تر لەم پەیڕەوی جێبەجێکردنە چیە ئەڵێ لە کاتی پێداچوونەوە بە دۆسیە یاخود کەیسی شەهیدانە نابێت بارگرانی لەسەر ئابووری حکوومەتین کە ینی بەس لێ ببڕن شتێکی تیانە بۆ خزمەتکردەوە بۆی عدالەتێکە بێ ئەوی تر هەڵگری بۆ بەشی دووەم کاک تۆڵە ببوورە ئەو کات سوورەکە تەواو نەبوو گەر قسەکانە تەواو بکەی جوشت لە قسەکانی کاک دابان بوو بێت لێرە لەگەڵ ڕەنجی خان مەسەلەن نەعەدالەتێکی زۆر هەیە چەند گرینگە ئەمانە بە یاسا چارەسەر بکرێن نەک بە میزات ڕەنگە مەسەلەن من کوڕە شەهیدێک بم بگەم بە شوێنێک و ینی زیاتر گرنگی پێ بدرێت بەڵام هاوڕێ من هەبێت نەتوانێت بگاتە شوێنێک و گرنگی پێ بدرێت و ڕەنگە لە منیش زۆر بەتواناتر بێ ینی چۆن ئەم عەدالەتە دروست ببێت و بە تایبەت یەکێتی لە پشتی یاسا جوانەکان بێت یاسا باشەکان بێت کاکزان
کاکزانە بابەتی پێدانی ئیمتیازات بە کەسوکاری شەهیدان ئەوە شتێکە بەڕاستی دەبێت تیمی یەشێتی لە پەرلەمان و تیمی یەشێتی لە حکومت بێت معالەجێ ئەوە بکات بەڵام ئەوە بە تەنیا ناکرێت دەبێت تو بێ هەماهەنگی کتێبێت لەسەر کەسی شەهیدان لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکە ینی من پێشتر شارتم بە شتێک دات یعنی یەشێک لە لایەنە ئەساسەکانی پێکەنانی حکومەتی هەرێم کە کۆمەڵێک جونگەی لە دەستن پارتی دیموکراتی کوردستانە ئێوەش شەهیدی هەیە و هەزاران شەهیدی هەیە تو ناکرێت بێ بە تەنیا هەندێک فەرزی واقعەکەی نەخێر دەبێ هەماهەنگی دروست بێ لەگەڵ لایەنە سیاسەکانی کە بە ڕێژێش کەمتر لە یەشێتی و پارتی شەهیدیان هەیە بەڵام لە 2000 ئەوانە شەهیدی ڕزگاریکردنی هەرێمی کوردستانن شەهیدی پاراستنی حکومەتی هەرێم و دەستکەوتەکانی حکومەتی هەرێمی کوردستانن لەبەر ئەوە من واسەقم هەر لایەنێکی سیاسی کە بێن دانیشتن لەسەر کەسی شەهیدان بکەن مەسئولیەتی ئەخلاقی هەڵدەگرن بەڵام دەکەوێتە سەر ئەو تیمە بە زمانێک و بە ئوسلوبێک مفاتەحەی کەسی شەهیدان دەکا یان نەبەسەرێتە بە کەسێکی دیکە بۆیە لە پێدانی ئیمتیازات دەبێت عەدالەت هەبێت و حکومت بیکات و ئەوەش من دیسان دەگەڕێمەوە وەزارەتی شەهیدان بۆ خۆی کۆمەڵک کێشە هەیە من لەو بەرنامەی جەنابتەوە پێشنیار دەکەم با لە شەهیدانی داعشەوە دەست پێ بکرێت کەوان هەموو شەهیدی حەقیقین و بەڵێ لە بەرەکانی جەنگ شەهید بوون و هەموو دۆسییان هەیە و هەموو مەجلیس تحقیقی تشکیل کراوە لەسەر شەهید بوونیان با لەوێ ڕاکونیەشی واقعی دروست بکرێت وەکو داتا بتوانن بگەڕێنەوە نەک لە وەزارەتی شەهیدان کە کۆمەڵک سنفی جیاواسەیە موچێ جیاواسەیە و پلە و هینی جیاواز و ئیمتیازاتی جیاواسەیە ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەو خەلفەتی کە بەڕاستی کۆمەڵ خەڵکەشی تێغزاوە شەهید نییە بەڵام ئەمری واقعە دەبێت تێپەڕێندرێت ئەمر واقعێکی لەوانەیە بەدڵی هەموو لایەک نەبێت بەڵام دەبێت تێپەڕێت لە 2000 ئەوە یەک دوو یەکێتی نیشتمانی کوردستان دەتوانێت خۆی لە ناو حیزب وەکو یەکێتی پێش ئەوەی خەڵک و تیمی خۆی بنێرێتە پەرلەمان و حکومەت بەڕاستی خەڵک پێ بگەینیت یعنی کوڕکسی شەهید بینیت پێیان بگەێنێت پەروەردەیان کات داخلی دەوراتیان کە هەر کەسە بە پێی پسپۆڕی خۆی بۆی کە چۆ تیمی پەرلەمانیان چۆ حکومەت کاکدابان مەزبور نەبێ لە سەکۆی جەنابتەوە بڵێ وەڵام من حکومەت غەدری لێ کردم ئەوە ئیشی کاکدابان نییە ئیشی تۆڵی شێت کەمال نییە ئەوە ئیشی ئەو کوڕکچی شەهیدەیە لە ناو پەرلەمان و حکومەت بڵێ کاکات بۆ غەدر لە سینی شەهیدان دەکەی ئەدی بۆ لەوەیە دوو مەکتەبی شەهیدانی هەیە یەکێتی نیشتمانی کوردستان پرسیارەکە ئەوە لە ناو مەکتەبی شەهیدان تیمێکی ئیستشاری هەیە بێن پرۆژه یاسا گەڵاڵە بکەن وەکو دەعمێکی تیمی پەرلەمانی ئەوە خۆ مەکتەبی شەهیدانە و مەکتەبی سیاسیەک سەرپەرشتی دەکات کۆمەڵک ئەندامی مەکتەبی شەهیدانن کە ئەکسەرێتیان کوڕکسی شەهیدن ئایا ئەو تیمە هەیە لەوێ بێن پرۆژه یاسا گەڵاڵە بکەن ئایا ژوورێکی لە کۆڵینەوە توێژینەوە هەیە بێن دراسەتی هەندێک معاناتی من ماڵی شەهید و کوڕ و کچی شەهید بکەن کە بێن بیکەنە پرۆژە ئەگەر لە حکومەتی جێبەجێ نەکرێت ئەضعاف الئیمان بێن لە ناوی یەکێتی نیشتمانی کوردستاندا ئەو ئەجەندای پەیڕەوی بکرێت سەوتەکە بەرزکە کاروان کاکە کاروان بەڵێ کاک تۆڵە بەردەوام بە ببوورە هاوڕیانی کاکزانە ئەو بابەتە جێ هەڵوێستە لە سەرکردنە ئەمە وەکو ینی نابێت تیمی حکومەت و پەرلەمان لەگەڵ حزب تێکەڵچێشکەن و بیکەینی قەرەباڵغی کە کردە قەرەباڵغی شتی تێداون دەبێت نەخێر دوو ئایا وجودێکی یەکێتی نیشتمانی کوردستان لە بەغدا چیە ئەمە لە بەغدا موئەسسەی شوهەدا ئەمان هەیە یاساکانی و مادەکانی ئەگەر بخوێنیەوە ئەو باب و مادانێکەیە شتی زۆر باشی تێدایە بەڵام ئەگەر قوانینی شەهیدان لە هەرێمی کوردستان ئەوێشتی باشی تێدایە قسەکە لەوێ ئێمە ناکرێت هەموو شتەکان بەڕەش ببینی نه شتی باشی تێدایە بەڵام دەکرێت تعدیل بکرێت دەکرێت شتی باشتر بکرێت دەکرێت بەلایانی کەم لە ناوی یەکێتی کونیەدا بنرێت بۆ کەسوکاری شەهیدان یعنی کەسێک کە شەهید بوو کونیەی هەبێت ئەوە منداڵەکانیەتی ئەوە کوالیفیکیشنەکانیانە لێ هاتوویان لەوەدایە لە فڵان شوێن ئیش دەکەن دەکرێت لێوە دەرفەتیان بۆ بڕەخسێت بۆی نەک ئەوەی کە جنابەت باست کە لەبەرێ من دەگەمە هەندێک شوێن من لەبەر چاوانم ئەوە دەرفەت بدرێتە من بەڵام یەکێکی باڵەکایەتی یان یەکێکی دهۆک کە ناتوانێت تەوازیدی بەردەوامی هەبێت لە بەرچاوان ئەوە بەش و مافی بخورێت جا چ لە دەرفەتدان لە خزمەتکردن چ لە پۆست و پلۆپایە و دەرخستنی تواناکان و وزە و تاقەتی خۆیکایەتی بۆیە گرینگە بگەڕێنەوە سەر ئەو نهجێت دەرفەتێکی یەکسان بدرێتە چینی شەهیدان و ئەوە مەسئولیاتی حیزب بیکات و ئەو کادیرانە ئامادە بکات تو مەرزنیە کوڕی شەهیدی هەموو واسفاتێکە تێدا بێت ئەمە احترامە یعنی خەڵکمان هەیە ڕۆڵە شەهیدە بەڵام جگە لەوەی ڕۆلە شەهیدی ماسفاتیشکەی نییە بەڵام هەمانە ڕۆڵە شەهیدە ماسفاتی زۆر باشی تێدایە کە کادیرشکە نتوانێت خۆی پێ بگەینێ وەکو ئەو کوڕە شەهیدان کەسێکی شەهیدە خۆی پێگەیاندووە بۆیە گرینگە واجبی یەکێتیە بێت ئیستثماری ئەو خۆ پێگاندنەی
کەسوکار و منداڵی شەهید بکات لە هاتوویەکانیان لە شوێنی مناسب یعنی شخص مناسب فی مکان مناسب ئەو مەبدە جێبەجێ بکات بۆی کە چۆویە خۆی دەزانێ معاناتی چیە دەزانێ مشکلی چیە دەزانێ حەلیش چیە دەتوانێت پەناش بەرێ بۆ خەڵکێکی ئیشتشاری قانونی پەنا بەرێ وزە و تااقەتی زیاتر سەرکات لە پێناوی خۆی و هاوخەمەکانی کە دەزانێت بابی لە دەستداوە چ معاناتێکی هەیە بۆیە گرنگە ئەو دەرفەتە دەبێت لە ناو حیزب ڕابڕەخسێت بەڵام لە 2000 لە ناو حکومەت دەبێ هەماهەنگی ڕەچاو بکرێت لەگەڵ لایەنە سیاسیەکانی کات چونکە ئەمە هەندێک با کەسی شەهیدانێش بێگەر هەماهەنگیشی تەواو نەبێت لەگەڵ لایەنە سیاسیەکان نەیاسا تێدەپەڕێت نەوەزارەت شەهیدانێش مولزم ناڕاتە پێش دەبێت ئەمەوە واقعات ببینین جالەوانەشە زۆر شت هەیە لە بەدڵی مەنەبی زۆر شتێکی لەوانەیە زۆر لە تەوقعی مەژدانەبی بەدڵی مەبی باشتر بێت زۆر باش کاکە تۆڵە ڕەنجی خان لە 2000 لە ساڵیادی یەکێتی هەموو ئەو خەمانەی هەیە چۆن فۆرمالە بکرێن چارەسەر بکرێن هەموو ساڵێم قسانە دووبارەکەینەوە ئەمان دووبارە هیوادارم ساڵی داهاتوو کە بینە ئێرە باس لە ئینجازاتەکانی حکومەت و حیزب بکەین دەرحەق بە کەسوکار و بنەماڵی سەربەرزی شەهیدان داواکاری ئێمە بە دەنگێکی دلێر بە دەنگێکی بەرز ئەوەیەکە حەزەکەم لێرەوە ئەگەر ئەمە کۆتا دەرفەتمە بۆی قسە بکەم حەزەکەم چەند باشە حەزەکەم بە کورتی سێ پەیام بگەێنم یەکەمیان هەروەکو چۆن مەکتەبی سیاسی یا ڕاوێژکاری سیاسی یا ڕاوێژکاری دارایی یا ڕاوێژکاری هەر بوارێکی تر هەیە بۆ سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ژوورێکیش هەبێ تیمێکیش هەبێ وەکو ڕاوێژکاری کەیسی شەهیدان و ئەو بابەتانی کە متعلقن بە شەهیدان و کەسوکاری شەهیدانە و لە بەڕووی ئێمە بیرمان نەچێ هەمیشە مێژوە گەورەکەی شەهیدان شەهیدەکان و کەسوکارەکەیەتی لە پاڵ هەوادارەکانیە لە پاڵ ئەندامەکانی تریە ئەمە پەیامی یەکەم پەیامی دووەم لە ڕاستیام قسەیە ئەچمە دەرەوەی هەرێمی کوردستان پەیامەکە ئەنێرم بۆ سەرۆکۆماری عێراق و خانمی یەکەمی عێراق بۆچی لەبەر ئەوەی ئێمە نزیکەی 2000 بۆ 3000 مامەڵی شەهیدان کە ئەگەر وردی بکەینەوە ئەکاتە نزیکەی 10,000 ئەندام 10,000 کەسوکاری شەهید وەکو خێزانەکانیان مامەڵەکانیان لە بینی هەرێمی کوردستان و عێراقا گیری خواردووە نە لە هەرێمی کوردستان موچە وەرەگرن نە لە حکومەتی عێراقی موچە وەرەگرن لەبەر ئەوەی لە ناوچە دابڕێنراوەکانە لە یەک کاتا دوو بەڕێوەبرایەتی هەیە بەڕێوەبرایەتی شەهیدانێک سەر بە هەرێمی کوردستان بەڕێوەبرایەتی شەهیدانێک سەر بە حکومەتی عێراقی ئەمانە بۆی ئیشکالێکی قانونی و مامەڵەکانیان وەساوە ئەگەر چی ئێستا قەرارە پرۆژە یاسایەک لە ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە بچێتە ناو پەرلەمانی عێراق بەڵام ئەو پرۆژێش ڕەت کراوەتەوە جارێکی تر نێراوەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران بەڵام یەک کەس ئەتوانێت هۆکاری ئەوە چێکە مامەڵانە گیریان خواردووە یەک قەراری نادات فەرۆری محکەمە ئیتیحادی هەیە تەنها سەرۆکی کۆمار ئەتوانێت داوا لە دادگای فیدراڵی بکاکە ئەو بڕیارە هەڵبۆشێنێتەوە تعدیلی بکە بڕیارێکی تازە دەربکە بۆیە حەزەکەم لێرەوە لەم شاشەیەوە ئەم پەیامەم بگاتە جێگەی خۆی و بەڕاستی شەهیدانی داعش یەکێکە لە کەیسە هەرە گەورەکان ئێمە چەند هەزار شەهیدی داعشمان هەیە بە قانون لە حکومەتی عێراقیە ڕێک خراوە کە مامەڵەکانیان ئەچێتە حکومەتی عێراقی هەیئەیەک هەیە لە ناو ئەنجومەنی وەزیرانی عێراقا پێی ئەوترێ هەیئەی حەشدی شەعبی هەموو مامەڵی شەهیدەکەن لە تەواو لە سەرانسەری عێراقا بە پێ جیاوازی ئەوەی کە ئەمە شەهیدێکە لە هەرێمی کوردستان و ئەمە شەهیدێکە لە ئەنبار و لە مووسڵ مامەڵەکانن ئەچێتە ئەو هەیئەیە لەوێەوە موچە ئیمتیازات وەرەگرن بەداخەوە تا ئێستا ئێمە شەهیدەکانی داعشمان مامەڵەکانیان لە وەزارەتی پێشمەرگەگیری خواردەوە هیوادارم ئەم کەیسەش بجوڵێنرێ و زۆر سپاسەکەم بە کورتی کاکەدابان دواسەرنجت ئێمە دواسەرنجمەوەیە یەکەم شت کە بۆ ئەوەی کۆمەڵێک کاری بەپەلە هەیە بکرێت ئەگەر ئەو پەرلەمانە مایەوە جارێ دیار نییە بەڵام ئەگەر ئەم خولەشنە بە خولی داهاتوو هەبێت ئەم یاسای چاکسازیە هەردوو بڕگەی مادەی دووەم هەردوو بڕگەکەی هەڵبۆشێنرێتەوە تایبەتە بە کەسوکاری شەهیدان لەگەڵ ئەو پەیڕەوی ژمارەنەوەی ساڵی 2020 ئەویش بە هەمان شێوە هەڵبۆشێنرێتەوە بۆ ئەوەی کۆی ئەو مافو ئیمتیازاتانەی لە کەسوکاری شەهیدان بڕاوە بگەڕێنرێتەوە تەبان کاکزانە ئێستا ئەم یاسای هێشتا بە تەواوەتی نەکەوتوتە کار کە تەواو جێبەجێ بکرێت ئەو کاتە ناڕزایەتێکی زۆر دروستە بێت تا ئێستا کەسوکاری شەهیدان ینی ئەم یاسایە بە تایبەتی شەهیدانی سەنگەر لەسەریان جێبەجێ نەکراوە جێبەجێ بکرێت
بەڕاستی تووشی ئەو کەیسە تووشی کارەساتێکی گەورە ئەبێت بە هەمان شێوە ئێمە بەپێی یاسای عێراقی ئێمە مافی ئەوەمان هەیە کە داوا لە حکوومەتی عێراقی بکرێت ئەو شەهیدانەمانە کە لە زیندانەکانی حکوومەتی بەعسا کە لەلایەن حکوومەتی بەعسەوە شەهید بوونە شەهید کراونە ئەمانە تەعویز بکرێتەوە خۆمە بە قانونێکی هەواڵی بەڕێزم ڕەنگین خان ساڵانێک لەو بوارە ئیش کردووە لەسەر حکوومەتی عێراقی تەعویز بکرێتەوە بۆچی ئەم کەیسە ینی یەکێتی هیچ لاری لەوە نییە ئێمە ئەمانەوە خزمەتی خەڵکی خۆمان بکەین چەندین جارش پێشنیار کراوە ئەم کەیسە چارەسەر بکرێت بۆ ئەوەی حکوومەتی عێراقی کە قانونەکانی ئەوان لە ئێستا لەوانی ئێمە زۆر باشترن لەوانی ئێمە زیاتر ئیمتیازاتیان هەیە بۆ کەسوکاری شەیدان بتوانرێت دۆسیەکانیان بگوازینەوە سەر حکوومەتی عێراقی لە حکوومەتی عێراقیەوە تەعویزی مادی و معنەوی بکرێنەوە ئەمە یەک دوو ئەم پلەبەندیە ئێمە پرۆژەمانە بۆ وەخت خۆی کە لە مەکتەبی شەیدان بتوانرێت تەواوی شەهیدان لەم 64 پلەیە نەیەڵین بکرێتە سێ پلە بۆ ئەوەی بتوانین لە سێ پلە ئەم پلەکانیان ڕێ بخرێتەوە و بتوانێت خزمەتی باشتر بکرێت و کۆمەڵێکی زۆریش باوەش تەواو بکەم خوێندکاری ماستەر و دکتۆرا هەیە کە ئێستا هەمویان تەواویان کردووە بەڵام هیچ کەسێکیان دامەزرادنیان بۆ نیەوە تا ئێستا نەتواندراوە ئەو هەڵاوسانە زۆرەی هێزی مرۆییە کە لە کەسوکاری شەیدانە دروست بووە کە هەمووی خەڕیجە بتوانرێت هەلی کارێن بۆ بڕەخسێنرێت لە یاندا بمەزرێنرێت بەداخەوە تا ئێستا پێویست خۆش کاکە تۆڵە دوا سەرنجی بەڕێستان کاک زانەجان بەڕاستی من دواسەرنجم ئەوەیە کە هەم بۆ یەکێتیمان کوردستان و هەم بۆ لایەنە سیاسیەکانی دیکەی هەرێمی کوردستان بەڕاستی کەسوکاری شەهیدان وابەستە نەکەن بە موچەیەکی مادی ئیمتیازێکی مادی پرۆسەکە زۆر لەوە گەورەترە کە تو وابەستەیەکی بە بابەتێکی مادی ئایا ئیمتیازێکن دەدەیت لە هەرێمیان لە بەغدا نەخێر ئێمە لەشکرێک لە کوڕکچی شەهیدمان هەیە لە هەرێمی کوردستان هەر لە دووەکەوە تا خانەقین لە زاخەوە تا خانەقین ئەوانەی کە خەریزن ئەوانەی کە دەستیکاریان هەیە بەلایانی کەم کە حکومت ناتوانێت تعینیان کات با لە کۆمپانیەکان نسبەیەک دابدرێت بۆی دەرفەتی کاریان لە کردی تایبەت پێ بدرێت بۆی ئەو کوڕکچی شەهیدەش فێر بکرێن کە لەسەر پێی خۆیان بوەستن هەر لەژێر چەتری ناوی شەهیدان نەمێنەوە ببنە خاوەن کەسایەتیەک لە اقتصادبوونی سربەخۆ لە پێگەاندنی خۆیان لە ڕووی پیشەیەوە و ممارەسەکردنی ئەو مهنەیە کە فێری بوو یا خوێندویانە دوو بگەڕینەوە کۆمەڵێک کوڕکچی شەهیدمان هەیە ئێستا لە تەمەنی بچووکدان منداڵن ئایا لایەنە سیاسیەکان و حکوومەتی هەرێم چ پرۆژێکیان هەیە بۆ پەروەردەکردنی ئەو منداڵە شەهیدانی بەتایبەت منداڵەکانی شەهیدی داعش کە تەمەنێکی گسکیان هەیە لە ئیبتیدایی دەخوێن لە متەوەستا ئایا دەتوانن چۆن فەراغی بابەتیان بۆ پڕکەنەوە بتوانن پێ بگەن بەلایانی کەم بگەنە مستەوای ئەو کوڕکچە شەهیدانی کە دەرچووی زان کۆن ئەوە پرۆسەیەکی بەردەوامە و پێویستە دراست بکرێتەوە بۆی لە هەر تەمەنێک و هەر مەرحەلەیەک حکوومەتی هەرێم و بەلایانی کەم لایەنە سیاسیەکان و بزاد یەکێتیشمان بچەند پرۆژێ هەبیت کە بتوانێت سەحەبەتی ئەو منداڵە شەهیدانە بکات پێ بگەن و بیانگەنتە نەتیجەیە کە بتوانێت سەر پێی خۆیان بن بتوانن بەرهەمیان هەبی نەک مشەخۆر بن. زۆر سپاس بۆ بەڕێز تۆڵە شەهید کەمال حاجیاغا کوڕی شەهید سپاس کاکە تۆڵە سپاس بۆ بەڕێز دابان شەهید ئەحمەد کوڕی شەهید سپاس کاکە دابان سپاس بۆ بەڕێز ڕەنجین شەهید عەبدوڵڵا کچی شەهید سپاس بۆ تۆش خاتۆڕەنج سپاسانەکەم ئەو یادەش لە کۆتایە لە ئێوە پیرۆزەکەم چکە ئێوە خاوەنی ڕاستەقینەیەکێتی لەگەڵ هاوکارانم بەیەکەوە بەرنامەی ڕەهەندمان پێشکەش کردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان